بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر بڕیارەکەی ئەمریکا لەمەڕ پاشەکشەکردن بە هێزە سەربازیەکانی وڵاتەکەی لە سووریا و هەروەها کاریگەریەکانی ئەم بڕیارە لەسەر کورد و لەسەر دۆزەکەی لە هەرێک لە ڕۆژئاوای کوردستان و هەروەها 2000 باشووری کوردستانیش بە میوانداریەتی هەرێک لە بەڕێزان مامۆستا عەدالەت عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس و هەروەها کاک سەردار عەبدوڵڵا نووسەر بەخێرهاتنتان دەکەم زۆر سوپاسان دەکەم. مامۆستا عەدالەت با لە بەڕێزەوە دەست پێ بکەم. 2000 لە 19 ئەم مانگە ترامپ لە بڕیارێکی تەنفیزیدا بڕیاریدا کە پاشەکشە بە هێزە سەربازیەکانی وڵاتەکەی بکات لە سووریا. هەندێکان پیان وایە کە ئەمە گۆڕانێکی زۆر گەورەیە لە سلوکی سیاسی و سەربازی هێزێکی زۆر گەورە و کاریگەر کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەمە ڕاستە ئەم قسەیە؟ هەر داوەریەک ئێستا لەسەرەوە بڕیارە ڕاست بوێ ئەتوانین بڵێین لەسەر بنەمای گریمانەیە کە ئەویش ئەوەیە کە بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام پێش ئەوەی قسە لەسەرەوە بکرێت کە ئەم بڕیارە جێبەجێ ئەکرێ یان نا یان چۆن جێبەجێ ئەکرێ پرسیار لەسەر ئەوەیە کە ئایا خۆی خودی بڕیارەکە ئێستا بەتەواوەتی یەکلا بۆتەوە یا تەنها لە قەرارەکە تەنفیزی بەڵێ یان بڕیارەکە لەلایەن سەرۆکی وڵاتەوە دەرکراوە بەڵام تووشی کۆمەڵێک گرمۆکێشە بۆتەوە لەوانە ئێستا حاڵی حاضر کۆنگرێسی ئەمریکا لەگەڵ کۆشکی سپێ لە دانوستانان بۆ هەندێک باس لەواکرێکە لە پشووی ئەم سەری ساڵەیە دانیشتێکی ترێکرێت لە نێوان کۆمەڵێک کۆنگرێسمانی دیاری ئەمریکی و تەنانەت هەندێک لە کۆماریەکان دانیشتنەکەن لەگەڵ سەرۆکی ترامپە بۆ ئەوەی پێی بڵێن کە شێوەی پاشەکشەکەی ئاین بڕیاری پاشەکشەکە دیراسە بکرێەوە چاوی پیابژێڕنەوە. خاڵێکی تر تا ئێستا خشتەیەکی زەمەنی دیاریکراو نییە، دەگوتری 70 ڕۆژ تا ئێستا خشتەیەکی زەمەنی دیاریکراو نییە چونکە ئەمڕۆ دوێنێ بوو یەکێک لە قیادیە گەورەکان فەرماندە گەورەکان یان فەرماندەی مەشاتی بەحری ئەمریکی ئەڵێ من لە ڕاستیە لە پنتاگۆنەوە کە وەزارەتی بەرگری وڵاتەکەیەوە تا ئێستا پێم نەوتراوە کە کەی پاشەکشێ بکەم و چۆن پاشەکشێ بکەمەوە ئەڵێ ئەسڵەن من لە ڕۆژنامەکانەوە ویستومە تا بەنەمە لە لێدوانێکە بۆ ڕۆژنامەی ڕۆڵ هەر بەڕاستی مامۆستا عەدالەت تۆ ئەمە چۆن لێ دەدەیەوە یعنی ئەوەی کە ترامپ قەرار دەدا ئەم قەرارە زۆر بە قەرارێکی مفاجئ وەصف دەکرێت تا ئەوەی یعنی ئەوەندە مفاجئە ئێمە دەبینین وەزیری بەرگری ینی زۆر نوێنێری ترامپ یعنی لە جەنگی دژ بە داعش بڕیارەکە کۆمەڵێکی ئەوەندەی لە ناوەخۆی ئەمریکا هەتا لە ناو ئیدارەکەی ترامپ ینی کێشە و گرفت دەنێتەوە ئەوەندە لە ئاستی دەرەوە هەز ناکەم. بەڵێ کێشەی زۆریشی بۆ دروست جایسان قسە لەسەر ئەواکە یعنی یەکێک لە کۆمەڵێک دووکایی بۆلمەلانی کەم دووسێ کارکتەری زۆر گەورە لە ناو ئیدارەی ترامپ خۆیە جارێ دەستیان لە کار کێشاوەوە ئەمەش دلیلەوەی کە ئیتیفاقیەکی دیاریکراو نییە بەشی هەر زۆری ڕاوێژکارەکانی ئاگاداری بڕیارەکە نین بۆیە دڵگرانە بەڵام کۆتایە و سەرۆکە و بڕیاری داوە. خاڵێکی تر دیموکراتەکان لیان کردووە بە هەڵا ئێستا لە ناو ئەمریکای ڕایەکی گشتی خەریکە لە دروستبوونایەکە ئەم پیاوە تەنانەت شایانی ئەوە بیانی بەو ئاراستەیە تعبیاکرێت کە شایانی ئەو بێعەزل بکرێت دوور بخرێتەوە یعنی زەعیمی دیموکراتەکان لە لەم ڕۆژانەیە بووتی ئەم پیاوە وڵاتی پڕکردووە لە پشێوی. لەلایەکی تر پۆتین تعلیقێکی هەیە ئەڵێ ئەمریکیەکان 20 ساڵاڵێن لە ئەفغانستان پاشەکشاکەین ئێستا شەریکن یعنی هێشتا گومانێک هەیە تەمومژێک هەیە لەسەرەوەی کە بڕیارەکە جێبەجێ بکرایەوەکو خۆی جێبەجێ بکرێ. خاڵێکی تریش لە ڕاستیە ترامپ ئێستا خۆی لە هەر کاتێ زیاتر هەست بەواکە کە بڕیارەکەی بڕیارێکی قورسە ڕاستە زوو لە تویتەکەەوە بیرەخاتەوە کە ئەو سوورە لەسەر ئەوەی کە ئەمریکا نابێ ئیتر پۆلیسی جیهان بێیان یە بێ خەڵکی تر ئەو ئەرکە جێبەجێ بکاو و تەنانەت لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ ئاردۆگانە ئەڵێ ئاردۆگان بەڵێنی پێداوم کە ئەو ئیشەکە جێبەجێکە و بەڵێنی داوە کە هیچ داعشێک لە سووریا نایەڵێ. بەڵام یعنی لە ڕاستی لە کۆتاییە ئێمە قسەکەمان لەسەر ینی بۆ ئەوەی بتوانین شیکاری بکەین قسەکە لەسەر گریمانەکەیە. گریمانەکە ئەوەیە کە ئەم بڕیارە جێبەجێ بکرێ یعنی بۆ گریمانەکە ئەمە جێبەجێ بکرێ ئەمە لە ڕاستیە توانین بڵین کۆمەڵێک نەتایجی ئەوەلی لەکەوێتەوە لە ئێستاوە یەکێک لە دەرەنجامەکانی ئەوەیە ئەگەر بە پێی لۆجیکی ترامپ ئەمریکا چیتر نێ پۆلیسی
پۆلیسی جیهان بیان پۆلیسێک بۆ پاراستنی ئاسایشی جیهان بێ ئەمە یەکێک لە دەلالەتەکانی ئەوەیە کە ئەمریکا ئەوێ لانی کەم لە ناوچەیەکی کردوتووی وەکو ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاستە ناوێ هێزی نمرەیەکی کێشەکان بێ و ئەوێت لە طبعا ئەمەش لە ڕوانگەیەکی زۆر جار لە هەندێک لە استراتیژی ناسەکان ئەڵێن ئەمەی ترامپیکە ڕوانگەیەکی ئابووری پەتیەوەیە ئەڵێن ئەبێ خەڵکی تر بچێتە ژێر باری بعربی بڵێن ئەعبا ینی قورسایەکانی ئەم پاراستنەی ناوچەکە و ئاسایش و ئارامی ناوچەکە بێتە ئەستۆی بۆیە لە ڕاستیە ئەتوانین وەکو ینی وەکو سەرەتا بڵێن ئەگەر ئەم بڕیارە وەکو خۆی جێبەجێ بکرێ و تەداعیەتەکانی لە قۆناغی با بڵێن دووسێ مانجی داهاتووە دوای ئەوەی کە بچووە دواری جێبەجێکردنەوە دەربکەوێ بە دڵنیاییەوە ئەمە شەکشەی ئەمریکی زۆرتر قسە لەسەر ئەوە دەکەین دواتر ئینشاءالله کاگەیە سەردار کاتێک ترامپ هاتە سەرکار بوو بە سەرۆشی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کاتی استراتیژەتی خۆی ڕوئیەی خۆی بۆ ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست خسە ڕوو بەڕوونی قسەی لەسەر چەند شتێک کرد قسەی لەسەر ئەوە کرد کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە سایە ئیدارەکەی ئەودا ڕێگری لەو گروپە نێارانە دەکا بە تایبەت کە نێاری دۆستەکانی ئەمریکان لە ناویشیاندا ئیسرائیل زۆر چاکە دیاریشە نێارەکانی ئیسرائیل لە ناوچەکە چێن بە دەرەجەیەک حیزب الله لوبنانە حەماسە جیهادە زۆر باشە و داعشیش نەبوو بە بەڵگەی ئەوەی کە داعش گولەیەشی نەتاقاندۆ بە ئاراسی ئیسرائیل چێشێشی بۆ ئیسرائیل دروست نەکردووە ڕێگری لەوە دەکا کە چیتر ئێران نفوزی خۆی لە ناوچەکەدا بەهێز بکە وە بگاتە ئاوەکانی دەرەی ناوەڕاست و هەروەها ڕێگری لەوە دەکا شتێک دروست ببێ بە ناوی هیلالی شیعی بەڵام لەو ماوەیەدا ئێمە دەبینین کەم تا زۆر هەموو ئەوەی کە ئێستا ئێمە باسی دەکەین دروست بووە نێارەکانی ئیسرائیل لە هەر کاتێ زیاتر بەهێزترن حزب الله بنمونە ئێران گەیشتۆتە کناری نەکەن لە ئەوەکانی دەرەی ناوەڕاستدایە هیلالی شیعی بەفعلی دروست بووە ئەلەم کاتەدا قەرارێکی ئەمریکی لەیان تراپەوە دەرەچێت کە پاشەکشە بکەن لە سووریا ئەمە ئەگە بەڵگە بێ لەسەر شتێک بەڵگەنی لەسەرەوەی کە فەشەلی سیاسەتەکانی ترامپمان پێ دەڵێ لەو ماوەیەدا لەو ناوچەیەدا نەخێر چۆن ئێمە جۆری مامەڵەکردنمان لەگەڵ سیاست بەگشتی و سیاسەتی خارجی و نێودەوڵەتی و ئەقلیمی داما و دەستەپاچە و خراپە لەبەر دووسێ سەبەبیەک لۆکاڵین زۆر لۆکاڵین بەشێکی زۆری میدیا و ڕۆشنبیرەکان و سیاسەکانی ئێمە بە دەرەجەیەک لۆکاڵن هی ئەوەیە کە بەزەیت پیانە بێتەوە ئەمانە قەزایی مهم نەبوون بۆیان بۆیە وەختی قەزەیەک دێ مەترسی گەورە دروستەکە شۆک دروستەکە بەنسبەت منەوە شۆک نییە بەڵام بۆ زۆربەمان شۆکە بۆ من شۆک نییە من 2 ساڵ و شتێک لەمەوبەر بەیاننامەیەکم بڵاو کردەوە ئێوەش بڵاوتان کردەوە ئەو وەختە بوو کە کۆبوونەوەی G20 بوو لە پەکین ئەو وەختە کۆبوونەوەی بینی لاڤرۆڤ و جۆن کێری مەجموعەیە کۆبوونەوەیان کرد من وتم جیهان و بەرەو ئەوەژەچین کۆبوونەوەی جەمعی عامی متحیدە لە نیویۆرک بکرێت لە پەراوێزی ئەم کۆنگرە و کۆبوونەوانە قسەی گرنگ و ترسناگەکرێ ئێمە لۆکاڵین ئاگامان لەم شتانە نییە هەر بەیاننامەکەم عنوانەکە ئێوە بوو پەلە بکەن فریاکەون دۆخەکە ئەگۆڕێ ئێمە دەستمان لە هیچ دەرەچێ سەردەمانێک ڕووسیامان لەبەرۆی ڕووسیا پشتگیری سیاسەتەکەی وا بوو پشتگیری پێدە و کورد بکە لە ڕۆژ ئاوە من جارێکیان نووسیم پوتنتان لێ نەبێ بە گەریلا پاش فترەیەک دەستیان کرد بە جنێودان بە پوتن ئەم جەستایشی ئەمریکا ئەنج ئەمریکا وەڵا هەڵگری ئازادی و نەزەم چی ئەوانە ئەنجا ئێستا جارێکی تر پوتنە بێتەوە بە گەریلا و ترامپ دیارە بۆ بە ئەنەکەسە وا دەکەوێت دەتەوێت بڵێ چی ئێمە لۆکاڵین لە ڕوانگەی سەنگەربەندی و استقطابی ترسناکی ناوخۆی خۆمان کە گەیشتۆتە ئاستی ژەهر بەرامبەر بە یەکتر ئێمە ململانێ لەگەڵ یەکترا ناکەین دوژمنایەتی یەکترەکەین و ئەولەوێت بۆ ئەمەیە ئەولەوێت بۆ قەزیە گەورەکان نییە من دەیان جار لەم تەلەڤیزیۆنی ئێوەش و لە تەلەڤیزیۆنەکانی تر وتومە گەنجی کورد کچ و کوڕی ئازای کورد لە مەیدانەکانی شەڕا ئازایانە سەرکەوتنی گەورە تۆمارەکەن ئەمە تەنها بۆ یەک شوێن بایەخیەیە بۆ ئەو سەرمێزە گرانبەهایی لە دووری هەزاران کیلۆمەتر لە مەیدانەکانی جەنگ کۆمەڵێک ژن و پیاوی سیاسی لێ هاتووی دنیا دەسەڵات بەدەستی دنیا ئەسڵەن مەیدانەکانی شەڕیان نەدیوە گرانترین جلوبەرگیان لەبەرە لەسەر گرانترین هین دانیشن ئەساس دانیشن لەویا دانیشن
ئەمە ڕنگ ڕێژەکەنەوە جارێکی تر سەرکردەی کورد لە هەر پارچەکانی لە هەر حیزبێکی دەبێت بتوانن لەو ئاستەیا بن لەسەر ئەو مێزە ببن بەیاری کرد کورد لەسەر ئەرز ڕقمێکی گەورەی معادلاتی ڕۆژهڵاتی ناوەڕاستە بەڵام لاعبەکەی لاعبێکی بێکەڵ کە لەبەرچی ئەم فەریقا من هەموو جارێک ئەم قسەیم کردووە زۆرم وتوەتەوە ئەم شەو قسەی تازە ناکەم قسە کۆنەکان مەڵێمەوە چونکە بۆ ئێستا گونجن هەموو جارێک ئەمان وت ئەم فەریقا لە جیاتیەوەی تەنسیق لەگەڵ یەکترا بکەن بۆی لە فەریقێکی تری بنەوە کە ئەمە لە کۆمەڵێک نادیەچین ململانێمان لە ئاستی دەوری ناوخۆی هەیە بەڵام وەختێ منتەخەب دروستەکەین ئیتر فەریقی لاعبی ئەم نادی ئەو نادی نابێنێ ئێمە وەختێ یاریەکەین لەگەڵ دەرەوە بە یەک فەریق یاری ناکەین لاعبەکانمان پاشقول لە یەکترەگرن یەکێکشمان گۆڵ بکە ئەوی تر هاوارە کاڵێ گۆڵە تەواو نەبوو ئۆفساید بوو ئەمانوێ لە یەکتری تێک بین ئەوەندە تاقەمان سەرف کردووە بۆ دوژمنایەتیکردنی یەکتر ئێمە ئەمان توانی ئینجازی گەورە بکەین ئەگەر اتفاقیەکی استراتیژی گەورەکانی کوردستانمان هەبووە ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ڕازی ناکەی بۆ خۆرئاوە ڕاز بۆ ئەتیبارەی ئەو هێزەی کە لە خۆراوەی کوردستانە نوێنەرایەتی زۆرینەی کوردەکە کاک شۆڕژگیان زانە ئێمە هەرێمی کوردستان ململانەکانی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی ترسناکی لەسەر پارچەکانی تری کوردستانەیە زۆرینەی میدیا و زۆرینەی قسەکردنی ڕۆشنبیر و ئانە لەم هەرێمەیە کاریگەری هەیە من لەگەڵ پارچەکانی تری کوردستانیش پەیوەندیم هەیە و ئەزانم ئەمە چەند ترسناکە لەو دیویژ ململانەیەکی سەخت لە بینی پەیەدە و ئەنەکەسە هەیە ئێمە پەیەدە بە وەتەنی ئەزانین و ئەنەکەسە بەجاش یا ئەنەکەسە بە وەتەنی ئەزانین و پەیەدە بەجاش لە نەتیجەیە ئەمە هێزی کوردستانین تعاون لەو شوێنەی کە بەرژەوەندی هاوبەش و بەرژەوەندی باڵای کوردستانی خوازێ پێویستەکە بە تعاونیان معنای تەسلیمبوونی یەکتر نییە و معنای ئەوە نییە ئێمە دەستبەرداری کێشە و ناکۆکیەکانی خۆمانە بین ناکۆکیمان دەبێت لە ئاستی ململانەی سیاسیە بمێنێتەوە نەک ببێتە دوژمنایەتی دێمەوە سەر ئەمەی ترامپ من وا سەیری ناکەم ئێستا استراتیژی ئێمە دەبێت دووشت بێت یەک ئیش لەسەرەوە بکەین فەشەلی پێ بکەین بەڵام دەبێت استراتیژی ئەساسیمان لەسەر فەشل بم کورد کوردیش بۆ دەستە پاچە نییە کورد حەڵقەیەکی ئەوەندە بەقووت ئەگەر بەڵێ کورد ئەگەر خۆی کۆکاتەوە زۆر شتی پێکرێ بەس کورد لە ئەسڵدا لە خۆراوەی کوردستان بەشی زۆری کۆکراوی هێزش کۆکراوە نییە هێزێکە لەبەر ئەوەی هێزێکە بەشێکە لە پەکەکە مشکلەیەکی هەیە لە ناو ئەمریکا تا ئێستا وەزارەتی خارجیە و لیستەکانی ساڵانە کە دەرەچێت لە لیستی تیرۆریستەکان گروتەکانی ئەمریکا هێزە سەربازەکانی و هەروەها سیاسیەکانیشی مامەڵەیەکی سەربازی و سیاسی لەگەڵ خۆرئاوای کوردستاندا دەکەن و ئەم دوو پرسەشان هەز دەکەم بەکاریان هێناوی اینجا ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ناتوانێت بکشێتەوە دوێنێ شەو وەکو ویلایەتی پەنجاویەکەمینی ئەمریکا ترامپ خۆی و خێزانی نەهات بۆ پیاسە و ئەسڵەن یەک کەسیش لە عێراق بە پیاو نەزانی نە ڕئیس جمهورەکەتی بە پیاوزانی نە ڕئیس وزراکەتی بە پیاوزانی کەسی نەزانی هات و تەلەفۆنێکشی کرد و گەڕایەوە ئەگەر ڕۆژهڵاتی ناوەڕاست جێبێڵێ نایە ئەمە بکە بزانە من کاتی خۆی ئەمە وتووە وتم فریاکەون بڕۆن باب بگرن نووسیومە بڕۆن باب بگرن چونکە ئەگاتان لە من بەج بێ ئێمە دەبێ هەوڵ بدەین پارچەکانی کوردستان لە ڕۆژئاوا بدەین لە یەک و لەگەڵ ئەفرینا لە یەکی بین پەیدا خەریکی شەڕی ڕەقا بوون من لە بیرمان نووسی شەڕی ڕەقا وەختێک شەڕی ئێمەیە کە دەستکەوتی سیاسی تیابێ کە تو ئەمریکا تورکیا بەڕەڵا بکە بێ ئەفرین بگرێت تۆ شەڕی ڕەقەی بۆ بۆکەی بڵێ من هێزەکانم لە ڕەقە سەحبەکەمەوە چم بۆ ئەفرین چم لە ئەفرین شەڕەکەم وەختێ دێم ئەم شەڕە بۆ تۆکەم تۆ بێی لە مەکسبە سیاسەکە لەگەڵم بیت ڕێگری لە سوپای تورک بگری بێ ئەفرین بگرێت زۆر چاکە ئەمانە ئەزای چی پێوترێ بزانە ئێمە ئەگەر بە ندیەتمان بەڵە بکەین لە سیاسەتە بەرژەوەندیمان هەیە تۆ بەرژەوەندی تێ لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش ڕێگەکەوین لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش ڕێگەکەوی من جاشی تۆ نیم جاشایەتی ئەگەر بکەین ئەگەر جاشە مشکلە ئەوەیە کە سایەتی بەشێک لە سەرکردەکانی کورد نوعێک لە دوونیەتیان تایە بەرامبەر بە ڕووس بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە تورک بەرامبەر بە ئێرانی بەرامبەر بە عێراقی خۆیان بەکەمترە زانن بۆ خۆت لە ئەمریکی بەکەمترە زانی بۆ خۆت بەکەمترە زانی من ناڵێم تەحەدای ئەمریکا بکە بەڵام پێ بڵێ کاکە بەرژەوەندی هاوبەشم هەیە ئەم بەرژەوەندی هاوبەشم بۆ تحقیقەکەی سەرچاوم دڵمان بەچی خۆشە برێد ماگۆرگ استیقالەی کردو ئەستان استیقالەی برێد ماگۆرگ نرخی پوشێکی نییە چونکە خۆی دوو مانگی کەمتری ماوە بۆ مزایدە کردویتی برێد ماگۆرگ بۆ کەس بیری لەوە نەکردەوە پێش انسحابی ئەمریکا و قەراری انسحابی ئەمریکا لەلایەن ترامپەوە برێد ماگۆرگ هاتووەتە مەسیب سەلاحەدین و لەگەڵ بەرزانی دانیشتوو یعنی چی ئەمە تەرتیبی ئەم انسحابە پێشتر کراوە مانگێ پێشتر جۆن بۆڵتن چوە مۆسکۆ کاتە قەرارێکی مفاجئ نییە نا مفاجئ نییە جۆن بۆڵتن چوە مۆسکۆ دوای کۆبوونەکەی جۆن بۆڵتن مێرکل و پوتن و ماکرۆن چوونە تورکیا لە ئەنقەرە لەگەڵ ئەردۆغان دانیشت ئەزانی جۆن بۆڵتنە وەختەوتی چی
وتی ئێش لەسەر استراتیژێکی تازە بۆ سووریاکەین بۆ جۆڵتن بڵتن بێدەنگە ئەی بۆ باسی ئەوە نەکرات پوتن هین مەگەرگ بەر لە ئستیقالەکەی و ئەم حرەکە مزایدەچیانەی کەواتە کاک عەدالە لەگەڵ کاک مەسعود دانیشتووە من نووسیم وتیم کاکەمە تەرتیبە کەواتە قەرارەکە مفاجئ نییە بەڵام ئێمە لە پەیامەکان ڕەنگە تێنەگەیشت بین یان جوان نەمان خوێن بێتەوە تۆ لەسەرەوە دەڵێتی لە ڕاستی ئێمە قسەی بەشی زۆری با بڵین سیاسەتمەدەرانی وڵاتە خۆیەکەین ینی هەر لە سیناتۆرەکانی ئەمریکا لە کۆنگرێسمانەکان تۆ لێگەڕێ هەندێک کۆنە با بڵێن ڕاوێژکاری یان کەسانی شارەزای بواری ئەمنی قەومی ئەمریکی هەیە لە بابەت جۆن بۆڵتن کە ڕەنگە ئاواز بێ لەگەڵ ترامپ چونکە استراتیژی ترامپ لەگەڵ بانگەشەی هەڵبژاردنە ئەوە بوو کە قورسایی سیاسەتی دەرەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چڕ بکرێتەوە لە احتیواکردنی ئێرانە جڵەوکردنی ئێران و نفوزی ئێرانیەکان ئەگەرچی ئێستا ئەمە ئەم بەم بڕیارە ئەم تەنانەت ئەم استراتیژەش ئەکەوێتە بەر هەڕەشەوە جۆن بۆڵتن و با بڵێن هەندێک مستەشاری ئەوانەی کە پیانەوەترێ پیرە مستەشارەکانی بازەکانی بەڵێ بە پلەی یەکەم لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بایەخ بە دووشتەیەن یەکەم احتیواکردنی ئێرانیەکان دوو کەمکردنەوەی ناوچەی تەوەتر بە نسبەت ئەمریکیەکانەوە ئێستا تۆ گەرسەنشتان دەبێت ترامپ کە ئەڵێ ئەم هێزانە ئەکشەنینەوە لە سووریا ناڵێم هێزانە لە ڕاستیە هەندێک لێدوانەیە باس لەواکە کە خۆی دوێ پێرێ لە توێتێکە ئەڵێ ئێمە کەی پێویست بکە ڕەنگە طبعاً ئەمە دوای ئەوەی وەڵامی بەشێکی زۆری ئەو پرسیارانەی دایەوە سەبارەت بە احتیمالی پاشەکشیشیان لە عێراق دەست بەجێ وەڵامی ئەوەی داوەکە ئەوان لە عێراق پاشەکشێ ناکەن بگرەوتی بەعکسەوە ینی ئەم عیبارەتی بەکەێنە ڕەنگە هەستەکەی ترامپ دوێنێ بۆ ئەوە هەر بڵێ ینی بە دەقەڵێ بەعکسەوە ئەگەر پێویست بکە عێراقەکەین بە قاعیدەیەک بۆ ئەوەی هەر کاتێک کە پێویستی کرد ناچار بووین تەدەخل بکەینەوە لە سووریا کەواتە لە پشتی ئەگەر ئێمە لەسەر ئەم بنەمایشی کەریم لە پشتی بڕیاری پاشەکشە پێکردنی ئەو هێزە کە ژمارەکەیان زۆر نییە بالموناسبە 2000 کەس زیاتر نییە 2000 سەرباز ڕەنگە استراتیژێکی تری سیاسی ئابووری کە تعبیر لە تێزی ترامپ کە بۆ ئیدارەدانی سراحەکە لە ملەفی سووریا و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێتەکایەوە ئەو بەڵێ ئەو استراتیژە تازەیە چیە یەکەم دوورخستنەوەی تورکەکان لە جەبهەی چێ لە جەبهەی ڕووس ئێران دوو دروستکردنی جارێکی تر نقطەی تەوەتر واتە گرژی لە نێوان چەیە تورکەکان و ڕووسەکان تورکەکان کە تورکەکان نیازێکیان هەیە بەڵام ئەم نیازەی تورکەکان سەبارەت بە داگیرکردنی بەشی باکووری سووریا بەندە بە ئەندازەی خودی کەمکردنەوەی هەڕەشەی کوردەکان لە باکووری سووریا ئەگەر ئەم هەڕەشەیە نیزامی ئەسەد خۆی کۆتایی پێبێنێ واتە هەڕەشەی کورد و کانتۆنەکانی کورد لە باکووری کوردستانە ئەو پێم وانە تورکەکان خۆیان تێوەگلێنن لە بەریەکەوتنیێکی عسکەری و تەنانەت دروستکردنی گرژیش لەگەڵ ڕووسەکان و ئێرانەکان چونکە ئەوان دانیشتنیان هەیە دانیشتیان هەبووە لە ئەستانە دانیشتیان هەیە لە کۆمەڵی کۆبنەوەیان هەبوو لە وڵاتی ڕووسیا و بە هینی ڕووسەکان و ئەو کاتە لەو فترەیە بوو کە تەوەتورێک لە بینی تەوەتورێکی دیبلۆماسی لە بینی ئەمریکیەکان و تورکەکانە دروست بوو ئیدارەی ترامپ ڕەنگە بێوێت لە ڕێگەی ئەم جۆرە بڕیارەوە جارێکی تر جەبهەی ئەو دابەشبوون ئەو جەمسەرگیری کە لە سووریا هەیە لە مەلەفی سووریایە بگۆڕێ بۆ جۆرێک لە گرژی لە نێوان تورکەکان و ڕووسەکان و ئێرانەکان و ئێرانیەک لەلایەک لە چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەو بۆشایەی کە لە پاشەکشەی بەڕاست ئەگەر وایدا بنین ئێمە بە فعلی ئەم قەرارێکی تەنفیزی دەبێ و ئەم 2000 سەربازی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەکشێنەوە کە لە باکووری سووریا و لە ناوچەکان خۆرهەڵاتی فوراتن یعنی لە ناوچە کوردنشینەکانن چی ئەم ناوچانە پڕدەکاتەوە طبعا ماریا زاغارۆفەوەی وتەبێژەکەی وەزارەتی دەرەوەی ڕووسیا هەندێک لێدوانی داوە ئەڵێ بەپێی یاسای نێودەوڵەتی یعنی بە زمانی یاسای نێودەوڵەتی قسەکە بەپێی یاسای نێودەوڵەتی ئەوە ئەرچی حکوومەتی مرکزی سووریایە کە بێت بچێت ئەو بۆشایانە پڕکاتەوە لە حاڵەتی جێبەجێکردنی برانەکەی ترامپە ئەمە بە چ مانایە بۆ مانایەکە لە دروستبوونی ئەو فراغە ئەمنی و عسکەری کە دروستە بێت ینی بەگریمانە دروستە بێت لە ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی کوردن لە سووریای لە ڕۆژئاوای کوردستانە
ئەو نیازەی کە تورکیا هەیەی لە پەلاماردان و کۆنتترۆلکردنی ئەو ناوچانەیە چیەکەوێ بەر ئەم ئیناکەوێت بەر ئەم تەتەورە تازاکەوێت کە نیازی دەوڵەتە مەبەست لە نظامی ئەسەدا کە گەڕانەوەیەتی بۆ ئەو شوێنانە لە هەردوو حاڵەتەکە زۆر جارواشی کاریەکرێت کە ئەمە لە هەردوو حاڵەتەکەی کورتایە زەرمەندە بەو اعتیبارەی کە چ تورکەکان بێن کۆنتترۆلی باکووری سووریا بکەن و چ نظام خۆی بێت کۆنتترۆلی ئەم ناوچانە بکە بەنسبەت کوردەکانەوە لە دەستدانی چییە؟ ئەو دەستدانی ئەو ناوچەیە کە لە ساڵی 2011ەوە تقریبان بە پاڵپشتێکی نێودەوڵەتی دایان مەزرانەوە. قسەکە لەسەر ئەمەی کێڵێن شیکاریە بەڵام ئایا چتێزێکمان هەبێ سەبارەت بۆ و ئاراستەی کوردەکانی ڕۆژئاوایی بکەین. ئایا مامەڵە لەگەڵ چیا بکەن لەگەڵ نظامی ئەسەدا بکەن با ئەمە زۆر بە خێرایی شتێک بڵین. نظامی ئەسەد ئێستا لە خۆناغێکایە کە پێگەی بەهێزە بە دلیلی کۆمەڵێک مؤشراتی تازە هەر ئەمڕۆ وڵاتی چووک و ئیمارات باڵێزخانی خۆی کردوتەوە لە دیمەشق ئەمە یەک هەفتەی داهاتوو بەحریان باڵێزخانی خۆی کاتەوە لە دیمەشق هەفتەی ڕابردوو وەزیری ئەمنی سووری دعوت کراوە لە مەسر سەرۆکی سوودان لە رووسیا بووە لە سووریا بوو سەرۆکی تونس بەتەمایە لە ئازاری مانجی داهاتووە داوەتی بەشار ئەسەد کا بۆ لوتکەیەکی عەرەبی ئەمە هەمووی تێخوێندنەوەی وڵاتانی بابلین کەندا و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە گشتی کە تحولێکی سیاسی نوێ لە مەلەفی سووریا هاتووە کەوە کە پێویستە کە بەشار ئەسەد و نظامی عەرەبی سووری لە باوەشی ڕووسەکان و ئێرانەکان بهێنرێنە دەرەوە تەنانەت سعودیەش پەیامێکی ناردووە سعودیە لە ڕێگەی سەرۆکی سوودانەوە پەیامێکی ناردووە کە ئەوان وەکو سعودیە ڕۆڵی گەورەیان ئەبێتەوە لە عمارکردنەوە ئاوادانکردنەوەی سووریای ئەگەر بێت و تەنها یەک شت کە نظامی ئەسەد ئەویش ئەوەیە ئێرانیەکان لەسەر خاچی خۆی بکاتە دەرەوە و بە هیچ بێتەوە بۆ ناو ئەوەی خۆیان پێڵێن محیتی عەرەبی و تەنانەت ئێستا دابانگەشێکی زۆر هەیە بۆی تەجمیدکردنی سووریا لە جامعی عەرەبی کۆتایی پێبهێنرێ کەواتە ئەم گۆڕانکاریە بەنسبەت کوردەوە ئەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێ بەنسبەت کوردەوە ئێستا باوادرەکانی دەرکردووە ئێستا ئەمڕۆ دوێنێ و پێرێ بە ئیتیفاقێکی بینی پەیەدە و نظامی ئەسەد پەیەدە لە هەندێک شوێن کشاوەتەوە لە ڕۆژئاوای فرات و کۆمەڵێک وحدەی عسکەری نظامی سووریش وەت ئەوێ کەواتە ئەگەر وڵاتە عەرەبیەکان و وڵاتانی کەندا و هەمویان دەرگای دیبلۆماسی و سیاسی بکەنەوە بەڕۆی نظامی ئەسەدا من وەکو کورد بۆ مامەڵە لەگەڵ نظامی ئەسەدا بەڵام تەبعاً مامەڵەکردن لەسەر بنەمایکی لەسەر بنەمای ڕێکەوتنی زۆر باشە کاک سەردار تۆ ئەو سیناریۆیانە چین تەوەقوعی دەکەی کە لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچە کوردیەکان لە سووریا یعنی کوردەکان دەشێ ینی وەکو خیار ڕوبڕووی کاک شۆڕش بزانە من دیسانەوەڵێم بۆ من شۆک نەبوو بۆ گرنگە دوو دەقە قسەیە لەسەر ئەمە بکەم ساڵ و نوێ لەمەوە بە ڕۆبەرت فۆرد مەقالێکی نووسیوە تەرجەمەکەی لە شەرق لەوسەد بڵاو بۆتەوە دەڵێ ئەمریکا لە داهاتووە وەکو هەفتاکان خیانەت لە کوردەکان لە سووریا ئەڵێ ئەیان فرۆشە خیانەتیان لێکە ئەو وەختە من لە دووسێ مقابلەی تەلەڤیزیۆنی باسم کردن لە برادەر وتیان ڕۆبەرت فۆرد لە خۆیەوە قساکە ڕۆبەرت فۆرد سەفیری ئەمریکا بووە ساڵانێکی زۆر لە سووریا یعنی خبرەی لە سووریا هەیە لە قەزەی سووریا بابەتی ئێستا وەکو جارێکی دیکەی فرۆشتنی کورد دەبینی ئەمە فرۆشتنی کوردە ئەزانی فرۆشتن چییە؟ با پێت بڵێم فرۆشتن چییە؟ فرۆشتن ئەوەیە کە تۆ کارتێکت بەدەستەوەیە لەو بازاڕێ معاملەی پێکی کاک عەدالەت قسەیەکی باش کرد بۆ ئێمە تورک بێ و سووریا بێت ئەو کیانەی کە کوردستان کورد لە سووریا هەیبوو بچووکی کاتەوە فەرقی چییە؟ تورک بێ و سووریا بێ فەرقی چییە؟ ئەسەد بێ ئەردۆغان بێ فەرقی چییە بۆ ئێمە ئەزانی فەرقی لەکوێ فەرقی هەیە بەنسبەت منەوە بۆ من وەکو یەک هەردووکیان داگیرکەری کوردستان بەڵام ئەردۆغان بێ ئێستا ئەزانم هەزار یەک تەفسیری سیر بۆم قسەیە کرد بەڵام من قسەی سیاسەت دەکەم ئەردۆغان بێ وەکو داگیرکەرێک بۆ وڵاتێکی تر سەیرەکرێ شەرعیەتی کەمترە شەرعیەتی نێودوڵەتی نییە چونکە حەقی مقاومەش بدە حەقی مقاومەتە داتێ کۆمەڵێک بیانویەک دروستەکە مشکلەیەکی گەورە لەگەڵ سعودیەکان و خەلیجەکانی دژ بە تورکیا دروستەکە بەڵام ئەسەد بێ تۆ کەس بیانوت نییە نیزامی دەوڵەتەکەیە و سیاداگەڕێنێتەوە بەسەر هەموو خاکی خۆی بزانە من سیناریۆ لەسەر چی بیناکەم من کاتی خۆی کە ئەو بەیاننامەیەم دەرکرد قسەیەکی ترم کرد پێش هەڵبژاردننی ترامپ
وتم ئەوە دوسێ هەفتەی تر سەرۆکی تازە هەڵبژێن لە ئێستا ئەم سەرۆکە دەسەڵاتی نەما و ئێمە نزیکەی 3 مانگ فراغ لە کۆشکی سپی هەیە سەرۆکی تازە هەڵبژێردرێ ناچێتە کۆشکی سپی ئەم سەرۆکەی ئێستاشیش دەسەڵاتێکی نییە رووسیا ئەم 3 مانگە ئستسمارەکە هەرچیشت هەیە بۆ لە سووریا ئەیکا بەڵانسی هێز لە سووریا بەنەوعێگە گۆڕێ خۆی ئەبێتە هێزی واقعی کاک خۆ ئەمە قسەیە کردومانە و نووسیمانە و لە چاخانەکان نەمان کردووە ئیستا بێن بڵێم وەڵام من بۆمان وت لەبەر ئەوە لە سیاسەتە پێوەەر مۆزوعیانە سەرکەین نەک بە حەز و ڕقی خۆمان مۆزوعیانە سیرکەین تحلیل بکەین ئەو وەختە بۆمان دەرەکەوێ لە سیاسەتە هەموو شتێک واردە لەسەر بنەمای بەڵانسی هێز و بەرژەوەندی ئەم دووشتانە قەراراتی سیاسی تحلیل دەکەن بەڵانسی هێز و بەرژەوەندی بۆیە بۆ من نا ئەم قەرارە نەمەوقفی پێشتری رووسیا لە ڕۆژئاوا نەمەوقفی هەڵگەڕانەوەی مووقفی رووسیا لە دوای ڕفراندۆم لە باشووری کوردستان کە مووقفێکی ئیجابیە بوو هیچیان بەنسبەت منەوە مووقفی غەریب نین چونکە خوێندنەوەی مۆزوعی ترمان هەیە بۆ دۆخەکە و هەموو شتەکان پێشبینیەکە کورد ئێستا چیە بزانین ئەو خیاراتانی کە دەشێ یعنی لە بەردەم کورد یەک خەیاری هەیە لە ڕۆژئاوای کوردستان مەبەستمە یەک خەیاری هەیە کورد تەسلیم بێ کاک بزانێت با من پێت بڵێم کورد لە چێوە هاتووەتە چی لە هەندی ئەوساتی نێودووڵەتی بەداخراوی سیناریۆیەکە بوو بەشێک لە ئەوروپایەکان سیناریۆکە ئیسرائیل دەوری تیا بوو بەشێک لە ئەوروپایەکان دامی ئەم سیناریۆیانە کرد سیناریۆکە چی بوو ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان لەیەک بدرێ لە ئەفرینەوە بچێتە سەر دەریا بۆی ئەو خەتی غازە لەوێەوە ڕێک قەوبڕ لە دەریای ناوەڕاستۆ پڕێتەوە بە ئەوروپا و ئەم کیانە ئامادە بوون تا ئاستی سەربەخۆی پشگیری بکە ئێمە لەوێەوە لەو خەونە گەورەیەوە لەبەر ئەوەی لە ناو خۆمانە ئەمانە قسەی بێتاممان کرد ئەمانە لۆکاڵ بووین ئەمەندە سەنگەرمان لە یەکتر کرد کاکە ئەو لەحزەیە پێویستی بۆ بوو هێزە کوردستانیەکانی ئەم چوار پارچێ استراتیژی ئیتارێکی استراتیژیمان هەبێ بێکەوە بۆی جیهان لەو ئاستەی لە ئاستی ئەو مهمەیە ببینێ ئەمانە ئەبێ بڵێن کاک شۆڕش ئەبێ ئەمە بڵێن ئێستا با محکەمەی ڕابردووەکەی محکەمە ناکەم بەڵام ئەو کەسانەی هەموو ئەو هێزوولایەن و سەرکردە و ڕۆشنبیر و میدیاکارانەی ئەم وەزعی خوڵقاوە مەسئولن تایە مەفروزە لەمە دواواز لەو فتوواچێتیە بێنن فتوا نەدەن لە دژی ئەو شتێک هەیە پێوترێ بەرژەوەندی باڵای ئەم وڵاتە پێوترێ سەدەیەک خەبات پێوترێ 1000 ساڵ خەبات کورد لە سووریا ئەسڵەن بەتەمان نەبابوون شتێک ناوی کورد بێ کوردستان بێ بوون بە دەوڵەتێک لەسەر ئەرز بە چەقەنەیەک نەماوە کەوتوتە خەتەرەوە کاکە ڕەشبین نیم تۆ پێ دوای ئەمە کۆتایی دنیا کۆتایی دنیا نییە بۆ من بۆ سەردار هەموو لەحزەیەک دەست پێکردنەوەی خەبات من باسی خۆم ناکەم من باسی واقعیت بۆکەم لێرەش بەربووینەتە یەکتر ئەم وەزارەتە ئەدەی بە منیان ئەوە نازانم چی کاک وڵاتەکە لە دنیاە ئەزانی ئەمە لە چێچێ زۆر جار لە بەرنامەکان ئەوتوو ئەمە پرسیاری هێرکە و مریشکە مریژ لە هێرکەیە یا هێرکە لە مریشکە ئەمە پرسیاری سیاست نیە زانی سیاست چیت پێڵە مە پرسیاری ئاینە پرسیاری زانستە زانی سیاست چۆن جواب بێداتەوە ئەڵێ کێشەی من نییە کامیان لە کامێنە چۆن ئەم مریشکە ئەهێنم هێرکەی زیاترەکە چۆن ئەم هێرکانە بەشێکی یەکەمەوە بە مریشک چۆن ئیستثمار یەکەم سیاست ئەوا بیری لێکاتەوە نایەدا بەش بێ لە بینی ئەوە ئەنجا بیزەنتە بێن بیزەنتە بڕوخێن بەسەرمانە ئەمە مناقەشەی بیزەنتەیە میدیای ئێمە و ڕۆشنبیری ئێمە و سەرکردەکانی ئێمە مەشغوڵ بن با من پێت بڵێم من ئەبێ ئێستا استراتیژی خۆم لەسەر چی بیناکەم پێشم بەڵێ لە ڕۆژئاوا کوردستان یە کوردستان تەواوکەری یەکترین ئێستا نقطە خۆشەکە لەکوایە هێزی ڕژێم بچێتە سەر حدودی تورکیا بێتەوە سەر حدودی عێراق و سووریا ئەچی مایەوە لەو بینە یعنی پێمان خۆشە هێزی ڕژێم بێتەوە سەر حدودی عێراق و سووریا جارێکی تر ئەم دوو پارچەی کوردستان کە بە عەمەلی یەک بوون بیکاتەوە بە دوان لای زۆر کەس لەو ڕۆشنبیر و میدیاکار و سیاسیانەی تۆ ئاساییە ئەمە بۆ محاکەمەی ڕابردوونی ئێستا بە دوامانەوە مەفروزە ئەم استراتیژیە بگرینە بەر کاک شۆڕش من استراتیژی خۆم لەسەر چی بیناکەم من قەراری کوردستانیم لەدەست بێ لەسەر و ئەساسە بینایەکەم بە بەردەوامی لە ئەبدەیتی معلوماتی خۆما بمزام چیە گوزەرە لە جیهان بۆی بزانم چۆن مامەڵی لەگەڵا بکەم ئەمە یەک دوو لەسەر و ئەساسە بینایەکەم نە ئەمریکا و نە ڕووس و نە کەسم لەگەڵ نییە چیەکەم چۆن هەر بەجددی پێ دوایە کورد بتوانێت تەجاوزی رووسیا نا تەجاوزی ناکات تەنانەت سووریا و تورکیاش بکە کاکە تەجاوز ناکرێت ینی ئەم قسەیەکی زۆر نازانم قسەی سیاسی باسی تەجاوزم کرد نا بەڵام وا لەسەکان وا من وا تێگەیشتم کاکە ئاخر وای تێگەیشتووی خەتای من نییە من وتم دەبێ واسی استراتیژی خۆی داڕژێتەوە کە ئەمەم لەگەڵ نییە وتم ئەمریکا و رووسیا جارێ باسی جهاتی ترم نەکردەوە کە جەناوت باست کرد
ئەگەر ئەمە نەکەین لە لەحظەیەکی ترا کە بووین بە قوربانی اتفاقێکی پوتن و ترامپ تەلەفۆنێکی تر ئەو وەختە دیسانەوە تووشی شۆکە بینەوە سەرکردەی گەورە تووشی شۆک نابێت چونکە پێشبینی هەموو شتەکانەکە و حەلی بۆ هەموو شتەکان هەیە ئەمما سەرکردەی دەستە باما و دەستە پاچە و خەریکی شتە لابەلاکان و لۆکاڵەکانە مەوضوعی خۆیەتی زۆر باش بۆیە ئیجازەم بە من استراتیژیەکەم لەسەر چی بیناکەم خۆم ئێستا نقاتی قووەتی خۆم چییە؟ چی من ئەکاتە هێزێکی گەورەی کاریگەر لە ڕۆژهاتی ناوەڕاست کە دنیا ئیشی پێم بێ من پێ دەڵێم چیە؟ یەک پارچەی کوردستانی یەک ڕێزی کوردستانی استراتیژێکی کوردستانی هاوبەش لەکوێ؟ لە بینی پێنجەکەی باشوور با خاتری کۆمەڵی ئیسلامی یەکرم لە قەناتەکەیان لە کۆمەڵی ئیسلامی یەکگرت و گۆڕان یەکێتی پارتی ئەنە کەسە و پەیەدا کۆمەڵە و دیموکرات و پەژاک پەکەکە و هێزی ترت هەیە لە باکوور ئێستا استراتیژێکی کوردستانی دەوێت پێم مەڵێ کۆنگرەی نەتەوەی کۆنگرەیەکی نەتەوەی 200 حزب بێنی و بکەیتە حرەکەیەکی ئیستعرازی 100 ساڵە عەرەبەکان مؤتەمەراتی وحدەی عەرەبی و قمەی عەرەبیەکەن و دائەنیشن و لە ئوتێلی 5 ئەستێرەدا ئەبەزن و کتێبە نووسن و قسەی زلەکەن و سەیرانەکەن و کتێبی لێ دەرەچێ وحدەی عەرەبیش ئێستا نەک هەنگاوێنە چۆتە پێشەوە بەردەوام بەرەو الله حەز ناکەی لە ئێستادا ئەو ڕەکائیزانەی کە هێز دروست دەکەن هێز ئەمە نییە با ئێستا ئەمەیە ینی ئەزانی ڕەکائیزی قوت ئێستا اقتصادە ئێستا عسکەرە ئێستا پشتیوانی نێودەوڵەتیە هاتە هەموویت هەیە هەموویت هەبوو بەس تۆ خەریکی خۆت بووی اقتصادت هەبوو خراپ بەکاری هێنی بۆری نەوتت هەیە بۆرەیەکی نەوتی حیاویت هەیە خراپ بەکارهێناوە بەشێکیت بۆ گەندەڵی بەکارهێناوە لە ناویشەوە بووی بە شەڕ بەشێکت دژی ئەم بۆریە بۆ بەشەکەی تریشی بۆ خۆی خواردبیت زۆر باشە عەفوم کە تۆ باسی ڕەکایزی هێز ناکەی هێزی سەربازی چییە بۆ تاکە هێزێک لەسەر ئەرز داعشی ئەفسانەی داعشی تێکشکاندووە هێزی تۆیە هێزی دەوڵەتی عێراق نەبوو هێزی دەوڵەتی سووریا نەبوو بۆ ڕەکایزی هێزت نییە ڕەکایزی ئەخلاقی و معنەوی ئەو قانونی ئەو یاسای ئەحوالی شخصی کانتۆنەکانی ڕۆژئاوا ئقراریان کردووە نیشانێدا کورد میلەتێکە کەلتوری لەگەڵ کەلتوری غەربە ئەگونجێ ئەوە لە هەر وڵاتێکی عەرەبیە ئەو قانونی ئەحوالی شخصیە ئەو هەموو ئازادی و یەکسانیە لە بینی مرۆڤەکان لە دوو ڕەگەزی مرۆڤە دابینەکان لە هەر وڵاتێکی عەرەبی بۆیە خوێن تا ئەژنۆ ئاهات قبوڵیان ناکرد ڕەکایزی هێزی معنەوی سیاسی ئابووری نازانم سەربازیشت هەبوو کاکە گەنجی کورد کچ و کوڕی کورد درێغی لەکوێ کردەوە بۆ ئازانە زۆر باشە زۆر باش با بسم الله مامۆستا قیمەتی ئەمە کەم کەینەوە کاک زۆر کەمی ناکەینەوە ئێمە مشکلەیەکمان هەیە ئێمە مشکلەیەکمان هەیە دیسانەوەڵێ معادلەکە ئەوەیە کورد ڕقمێکی زۆر گەورەی معادلاتی ڕۆژهاتی ناوەڕاست زۆر باشە بەڵام ئەم ڕقەمە گەورە بۆ ئەشکێ چکە لەعبەکەی خراپ زۆر باش زۆر باشە لە 19 مانگەوە بڕیاردراوەکە هێزەکانی ئەمریکا لە سووریا بکشێنەوە ئەمڕۆژ 27 مانگە ئەگەر بە هەڵەدانە چوو کەواتە زۆر بەسەر ئەم قەرارەدا تێنەپەڕیوە تا ئێرە کاردانەوە و چوزانم خوێندنەوەی کوردەکانی خۆرئاوە باشە بۆ ئەم قەرارە چۆن دەبینی هەڵوێست ئەوەیە ینی ئەوەی کە ئێستای بینی ینی ئەزاین چۆنە کوردی ڕۆژئاوا وەکو ینی تا ئەم ساتە وەختەی کە ئێمە قسەی تیاکەین نەتوانین بڵین واقعیانە سیاسەتیان کردووە سیاست واقعیانە بە چ مانەیە بۆ مانایی کە تۆ لە کۆتاییە بۆ ئەوەی ئیداری ململانیە بکە ئەبێ لەسەر بنەمای تەرازوی هێز مامەڵە بکەیت جارێک لەگەڵ سووریا نەدروشم ئەیخوا ینی نە ئیرادەی نەتەوەی ئەو قسانە نایخوا لە ڕاستی ینی من بۆ خۆم بەش حاڵی خۆم لەگەڵ هینی نییەم لەگەڵ ینی ئەوەی کە پێوترێ تەجلید الذات نیم و لەگەڵ تعظیم الذاتیش نیم لەگەڵ ئەوام خۆمان دابماڵین بڕین هیچ نین ئێمە وەکو کورد لەناو معادلەکانە لەگەڵ ئەوەشان فوی واتێ بکەی لەو سەرەوەی هیچت پەنجەیەکی پیاکە و بتەقێنە یعنی کوردەکانی سووریا ناچاری نیاریەکە بەم شێوەیە ئیدارە بکەن لەکوێیە ئەمریکەکان هاوکاریان ئەبێ بۆ ئەوەی توانای درێژە پێدانی تەمەنی ئەم کانتۆنانیان هەبێ مامەڵیان لەگەڵاکەن و مامەڵەکەش بەرژەوەندی چاوبەشی تایە ئەمریکەکان نایەوێت سەربازی خۆیان بێنە سەر خاکی سووریا بە ڕێژەیەکی گەورە ئەتوانن هاوکاری استخباراتی و مخابراتی و عسکریان لەوە زیاتریان پێ ناکرێت لە ڕاستیە بۆیە کوردەکان ئەمریکایان بۆ جێبەجێەکەن و ترامپ کاڵێ کوردەکان جنگاوەرێکی باشن لە ڕاستیە بە مەمەسیەوەیە کە ئێمە ینی بۆ ئێمە دەلالەتیشەیە بۆ ئەوان معناجە بەڵام لە کۆتایی ئەوەیە کە کورد زیاتر هێزی عسکەری هەیە لە ڕۆژئاوای کوردستانە کەم هێز عسکەریش ئەبێت تۆزێ واقعی بین هێزێکی عسکەری
ئەو تۆ نییە کە توانای سبینێ بەرەنگاربوونەوەی نیظامی ئەسەدی هەبێ و بەرەنگاربوونەوەی نیظامی ئەردۆگانی هەربێ و لەو فشار لەژێر ئەو فشارانە بتوانێت ڕزگاری بێ کە ڕۆسەکانی ئیکەنە سەر یعنی هێزی عسکەری کوردەکانی ڕۆژئاوا هێزێکە لەسەر بنەمای ئایدۆلۆژیایەکی لە ڕاستیە شۆڕژگیرانە دامەزراوە کە توانای بەرەنگاربوونەوەی هەموو ئەم هێزانین چکە تەرازوی هێز تەنها بریتی نییە لە ئیرادەی ئەنەتەوەی لێوێ بۆیە مامەڵەی ئەمان واقعیە ئێستا کە باس لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەکرێ بە ناچاری ئەوان دێن مەشەری سیاسی دوای ئەم بڕیارە ئەخوێننەوە معتایاتی تازە ئەخوێنەوە معتایاتی تازە چییە؟ پێدراوە تازەکان چیە؟ پێدراوە تازەکان ئەوەیە کە لە ڕاستیە بە شێوەیەکی تەدریجی نیظامی ئەسەد دەچێتە ئەو هەموو ئەو شوێنانەی کەوا ئەگەر ئەمیجەکان تایە بێنە دەرەوە ئەوان بچن ئەو شوێنانە کۆنتترۆل بکەن دوو بۆ بەم ئەم کارش بە پاڵپشتی چیکەن بە پاڵپشتی ڕووسەکانیکەن و ڕووسەکانیش تبریری قانونی دەوری بۆ هێننەوە و ئەڵێمە وڵاتی خۆمانەوەی قسەکە لەسەرەوەی ئەمان چۆن مامەڵی لەگەڵاکەن مامەڵەی کوردانی ڕۆژئاوا بە پلەی یەکەمەوە لە سەرویانەوە پێدا ئەمەیە داگیرکردنی باکووری سووریا یان ڕۆژئاوای کوردستان لەلایەن تورکەکانەوە بە استراتیژی مەحوویکردنی کورد ینی کۆتایی پێهێنانێتی یان ئەبێ هەمووی جاش بێ وەکو ئەوانی ئەو مرتەزەقانی کە هێنایەتێ باکووری سووریا یان ئەبێ لە ڕاستیە تەسلیم بن لە هەردوو حاڵەتەکەشە بۆ ئەوان موقفێکی مشەڕەف نییە لانی کەم ئەگەر ئەمان ئیمتیدادی ئایدۆلۆژی پەکەکەش بن لە ڕۆژئاوای کوردستانە پەکەکە مێژوویەک لە مامەڵەکردنی لەگەڵ نیظامی ئەسەد هەیە نیظامی ئەسەد خۆی پێیەدە کۆتایی پێ نایێنێ بالموناسەبە نە نیظامی ئەسەد پێویستی بەوەی کۆتایی پێبینێ تەنانەت ئەمریکیەک تەسەوور کە ئەمریکیەکان یعنی ئێستا قسە لەسەرەوەکرد کە ڕۆیشتون کوردەکان گورگ ئەیان خوا لە ڕاستیەوە نییە کورد ئەتوانێت ڕۆڵی یاریکەرێک ببینێ لەو نێوانەیە لانی کەم ببێتە خاڵی دروستکردنی گەژی لە دۆخێکە ئەگەر نیظامی ئەسەد نێتە پای هیچ جۆرە ڕێکەوتنێکی سیاسی بۆ ئەوی ئەم ناوچانی کە لەژێر دەسەڵاتی کوردەکانە خیاراتی کوردە بڵێ باس لە خیاراتی کورد ئەم ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی کوردەکانەیە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە خۆسەری ئەو عیبارەتی کە خۆیان بەکارێن جۆرێک لەسەر بەخۆیی ئیداریان هەبێ ئەو کاتە کوردەکان خۆیان ئەبنەوە نقطەی گرژی نقطەی گژی تا ڕادەی ئەوەی تەنانە جۆرێک لە تەنسیقش دروست بێتەوە لەگەڵ چێە لەگەڵ جارێ هێزەکانی فەڕەنسا لێوێن بەشێک لە هێزە ئەوروپیەکان لێوێن تەنانەت بۆی هەیە سەر بکێشە بۆ مامەڵەکردن لەگەڵ باسی هێزەکانی فەڕەنسا ئێمە هەمومان زانی کە هەڵوێستی فەڕەنسا لە بارەی کشانەوەی ئەمریکا لە سووریا چۆن و نیگەرانیشن کورد چۆن دەتوانێت ینی ئیسtismاری هەڵوێستی فەڕەنسا ئێستا دیبلۆماسیەتی کوردە ڕۆژاوای کوردستان لە کارایە گەر ملاحەزە کرد بێت لە هەفتەی ڕابردوو نوێنەری پەیادە و کانتۆنەکان هەمویان لە پاریس فەڕەنسا دەتوانێت لە پاریس بوون دوێنێ زعیمی لیبراڵەکانی سوید ئەڵێ ئەبی ئێمە کێشەی بۆشایی ئەو ناوچانەی کە هێزەکانی ئەمریکا لە یەکشێتەوە لە باکووری سووریایە ئەبێ چارەسەری بچووکە نابێت کوردەکان بەو شێوەیە بەتەنیا بەجێ بڕێنەوە ئەمە سیاسەتێکی نائەخلاقیە طبعاً بە تعبیر ئەوان پیان وایە کە ئەبێ کوردەکان پارێزراو بوون چونکە هێزێکی کاریگەر بوون لە ڕوبەڕووبوونەوەی داعشە تا ڕادەیتانە لە ئیداری ئەمریکیدا ئەڵێ کوردەکان نابێ بەو شێوە بەجێبڕی ئەو ئەبێ ئەم مەلەفە بجێزینەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان کەواتە کوردانی ڕۆژئاوا هێشتا پەراوێزی سیاستکردنیان ماوە بەڵام لە چوارچێوەیەکی چییە لە چوارچێوەیەکی سنووردارە و لە ڕوانگەی تەرازووی هێزەوە ڕاستیە کوردانی ڕۆژئاوا ناتوانن بەرامگەری نیظامی ئەسەد بکەنەوە یعنی ناتوانن بچنە شەڕەوە لەگەڵی لە قایمیشلۆ لە ماوەی ڕابردوو چەندین جار بەریەکەوتن ڕوویەدا بەڵام دواتر بە حکمی جەبهەکانی تر هێشتا گەرم بوون ئەوەسە بەڵام لە قۆناغی داهاتووە ئەزانن کە ئەگەر بێت و هەموو جەبهەکانی تر کرد بێتەوە لە سووریایە داعش وەکو ئەمریکیەکان ئەڵێن کۆتایی پێ هاتووە لەوێ کە هێشتا کۆتایی پێ نهاتووە چونکە پەنتاگۆن تقرير قال هێشتا 14500 داعش لەبینی عێراق و سووریان ئەگەر بێت و لە حاڵەتێکە داعش بۆ ڕادێش کەسبێک کە هەڕەشەی لەسەر نیظامی ئەسەد دروست نەکا ئەو کاتە لە ڕاستیە نیظامەکە تدریجیاً هەموو هێزەکانی خۆی چڕکاتەوە لەو ناوچانەی کە لە دەستی داوە چونکە بەشی زۆری معارەزەی سووری ئەوەی کە سەر بە خەلیجەکان بێ ئەوەی کە سەر بە تورکەکان بێ هەمووی تقریبا بەشی زۆری دەرپەڕاندووە بەشە تورکەکەی نەبێ کە ئەویش لە عەفرین و لە هەندێک شوێنی ناوچەی ترا گیرساونەتەوە کەواتە کوردانی ڕۆژئاوا لە خۆناغی ئێستاە ئەبێ مامەڵەکەیان بەو شێوەیە بێ ینی ئەمە تێزەکە ینی ئەوان خۆیان لە کۆتاییە قەرارەدەن و پێم وایە لە ئێستاوە ئەویان خستوتە بواری
پراکتیکەوە مامەڵە لەگەڵ نیزامی ئەسەداکەن بۆ ئەوەی هیچ نەبێ هەڕەشەی تورکەکان لەسەر ناوچەکانیان دوور بخەنەوە چونکە نیزامی ئەسەد ڕاستە وەکو باسمان کرد ئێستا خەریکە باوەشی بۆکرێتەوە لەلایەن بەشەی لە وڵاتانی عەرەبی کە ئەوانش ئامانجی سیاسیان هەیە لەو باوەشکردنەوەیە بەڵام نیزامی ئەسەد هێشتا نیزامێکی لەرزۆکە هێشتا ئەگەر ڕووسەکان و ئێرانیەکان لەسەر ئەرز نەبن زۆر بە ئاسایی جارێکتر بۆی هەیە کە تا ڕادەی ئەوەی لە تخۆبی دیمەشق زیێت ببنەوە معارەزەی سووری بۆیە ئەم نیزامە لە مەرحەلەی یەکەمە ڕەنگە هەندێک مساوامە بکە و کوردانی ڕۆژاوای ئێستا ئیش لەسەر چیەکەن ئیش لەسەر مەسەلەی ئەو پرۆژە دەستوراکەن کە تایە حقوقی پێکاتەکانی گەلانی سوودیایی تیا ئەنووسێتەوە زۆر پێدەسەرەوە داگرن چونکە ئەڵێن لەم قۆناغە کە ڕووسەکان بە شێوک لە شێوەکان نانێەوە بە قەتعی وای پیشان بدەن کە دژی کوردەکانن دوو لەبەرەوەی نیزامی سەد خۆی نیزامێکی لاوازە ممکنە لەم مەرحەلە تاریخیە بە هەمان تەجروبەی عێراقی دوای پرۆسەی ئازادی 2003 کە لە 2005 دەستوری تیا نووسرایەوە کۆمەڵێ مافی کوردی بە دەستوری تیا چەسپێنرا پیانەوەی ئەم مەرحەلەیە هەمان مەرحەلەیە تقریباً بۆ سەستاندنی هەنێ ماف لەناو دەستوری سووریای داهاتوو زۆر باشە کاگێ سەردار ئێمە دوێنێ شەو بینیمان وەکو شتە لە ناکاوەکانی تری سەرۆک ترامپ لە ناکەو لە بنکەی ئەسەدی سەربازی لە ئەمبار خۆی ژنەکەی لەناو سەربازەکانی وڵاتەکان دەرکەوتن یعنی ئەم دەرکەوتن لە ناکاوەی ترامپ لە عێراق بەڕێزت چۆنی دەبینی ترامپ هەموو شتێکی بێت لە تەوەقوعەکەی چونکە کوڕی ناوکایی سیاست نییە کە کوڕی ناوکایی سیاست نییە ئەبێ هەموو شتێکی لە تەوەقوعەکەی ئەگەر ئەمانە سیاسیەک سەرکردەیەک یەکێک کە باسی سیاسە دەکا تەوەقوعی نەکا خەلەل لە خۆیەتی لەوە نییە کە ڕووداوەکان ڕوتن چونکە لە نەتیجەیە ئێمە نابێت گلەی لەو پێین بڵێن بۆ لافاو لە فڵان شوێنیدا گلەیەکە لەوەی بۆ خۆت تەداروکی وەزعت نەکردووە لافاو زەرەرت پێ نەکەێنێ زۆر چاکە قسەیەکی بێمانە برات بزانە وەختی ئێمە دێین دیسانەوە داعشەکەینەوە بە قەزێت طبعاً داعش بیانوویشی مهمە بەڵام ئەگەر پێمان وابێ استراتیجی سەرەکی ئەمریکا و فەرەنسا و کێ و کێ استراتیجی سەرەکیان داعشە خوێندنەوەی کاڵەمانەیە ئەی چیە ئەسڵی یاریەکە پەیوەندی بە شتێکی ترەوە هەیە داعش بەشێکە استراتیجێکە لە ڕێی ئەو لەوێتەوە تەرتیبی ڕقەمیەک نییە ڕەنگە دوو بێ ئێمە لە ناو دۆخێکین ساڵانێکی زۆرام قسەیەکەم ئێمە لە ناو دۆخێکین نظامی عالەمی تازە ڕسمەکرێتەوە بەس هەست ناکە ئەمە کۆتایی بێ 2003 ڕەنگە ئەم قسەیە یانی تا ئەندازەیەک بە تایبەتی لانی کەم کە قسە دەکرا لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست یا خۆڕاتی گەورە ئەوە تێنەگەیشتنە ئێمە کە بۆش کە سەدام کۆیتی داگیر کرد بۆش هادوتی ئێمە ئیترە چێ ناو نظامی عالەمی تازەوە دیواری بەرلین تازە ڕووخاڵ ئێمە هاتین دنیا هات نەک ئێمە هەموو دنیا تێزیان هێنا نظامی جەمسەری تاک جەمسەری و لەم قسە قۆڕانە زۆکرا من پێم وایە ئەم قسەیەشم کۆنا پێم وایە ئێمە لە دوای ڕزگارکردنی کۆیتەوە تا شەڕی سووریا و گەشەکردنی شەڕی سووریا و داعش ئێمە لە قۆناغی ئینتیقالی بینی دوو نظامی نەچوونە ناو نظامی عالەمی تازەوە لە سووریاوە نظامی عالەمی تازە ڕسمەکرێتەوە ململانەکان بۆ دابەشکردنی مەناطقی نفوزە ئەمەی کە ئەیبینی ئەمە کشێتەوە ئەو شوێن پڕەکاتەوە ئەمە جۆرێکە لە سیناریۆی تەفاهماتی زۆر چاکە ئێمە لەکوێی نظام عالەمیدا دەبین ئیجازەم بە ئەزانی لەکوێ ئەم نظام عالەمی وەختێک ئەتوانی ڕقەمبی لە ناو نظامێک لە ناوی یاریەک لی تێبگەی دیسانەوەڵێم گەنجی کورد کوڕ و کچی ئازای کورد کارتی تا بە سەرکردایەتی کورد بچێ لەسەر ئەم مێزە بێ بەیاری کرد بەڵام ئێمە خەریکی شتی لا بەلا بووین بزانە تۆ باسی مقاوماتی هێزەکەیت و کاک عەدالەتیش باسی مقاوماتی هێزەکە کاکە یەکێک لە مقاوماتی هێز ئەوی تەکەتولی گەورەیە نەک تاقەی خۆت سەرفکی بۆ ململانی ناوخۆیەکانت لە کاتێک ململانی ناوخۆی 6 مانگی تریش دەتوانین بیکەین شەڕی ناوخۆتان پێخۆشە با ئەم کیانە بە قووەتکەن دوایەوە شەڕی ناوخۆ با خەتەرە خارجەکەی لەسەر نێڵین ئەنجا شەڕی ناوخۆ بکەین لە نەتیجەیە من ئێستا پێم وایە ئەگەر هەموو ئەمانە پشتمان تێ بکەن لە ئێران لە تورکیا لە رووسیا لە سعودیە لە سین لە نازام کوێ لە مۆزەمبیق ئێمە دەبێت استراتیجی خۆمان لەسەر ئەوە بیناکەین خۆمان چۆن خەباتەکەین نەک تەسلیم بین هێزێک هات و کشایەوەی تر باوکە ڕۆ بکەین بۆیە من بڕوان بە خەبات هەیە و ئەمە ناتوانێت قەزیی ڕەوای کورد لە شوێنەکە بکاتەوە خۆ قەزەیەک ڕەوای کورد لە سووریا خۆی تقریبا نەمابوو بەڵام نەمابوو لە زاهیران نەمابوو دەرفەتێک درا کورد کیانێکی بیناکرد هەموو جیهان شانازی پێوە بکە کیانێکی بیناکردووە لەسەر ئەز لە سووریا خەفەت لەوەیە کە ئەم کیانە جوانان نەیتوانی
بنوعێک درێژە بکێشێ لە نەتیجەیە ئەزانی بایەخی دەستوری عێراق لەکوایە ئەو حقوقانی کورد لێکشت ڕاستە لە دەستورایە و چی بەس لێکشتا بایەخیە ئەوەیە هەرێمی کوردستان على الأقل بەشێک لە کوردستان لەژێر دەسەڵاتی سەربازی و ئەمنی دەوڵەتی مرکزی عێراق نییە ئەگینا ئەو دەستورە قیمەتی پوشێکی نەبوو لە جێبەجێکردنە زۆر چاک باشە زۆر چاک لەبەر کاتێک زۆر کەمم دەمێ پرسیارشت لە بەڕێزت کەم عفوم کە بەس بەم یەک دیێڕاوە لە نەتیجەیە کە ئەم سوپایە ڕۆشتەوە سوپای ئەسەد ڕۆشتەوە و ئەو قووەتەی پیا کردەوە جارێکی تر لە دوو لا مەست و حەیران بوو لەلایەکەوە ئێران و رووسیا و حیزب الله و چی ئەوانە لەلایەکەوە مەرجعیاتی عەرەبی سوننە و لەو لایشەوە تورکیا ئەی سبەینێ جارێکی تر نەغمەی ئەسەدی برام و ئەردۆغانی برام دەستی پێکردەوە بەوا دیرەکانیشی دیارە لە ئێستاوە پێ دەچێت تەفاهومێکە بێت لە نێوان تەسلیم بین واز لە خەبات بێنین خۆ خەبات ئەو لەحزەیە دەست پێکە خەباتی ئێمە ناوەستێ لەسەر ئەم دەوڵەتی ئەو دەوڵەت بەڵام کە ظروفی مەوزوعی دەرفەتی گەورەت بۆ یێنێ بۆ دەستکەوتی گەورە و ئەم دەرفەتە لە دەستە دەی زۆر چاکە ئەمەی ئەوەی دانیشی محاکەمە بکرێت لە کۆنتڕۆڵ پرسیارشم مابوو بەداخەوە کاتم کۆتایی پێهات لە دیویدیوم زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا عەدالەت عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس هەروە زۆر بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا نووسەر سپاس دەکەم زۆر سپاسی ئەوەش دەکەم تا لە هەفتەی داهاتوو لە دیویدیۆم پێتان دەگەمەوە هەموو لایەک بەخوای گەورە دەسپێرم باتان لەگەڵ